کابینە یەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان ئەزموونێکی خراپی حکومداریان بۆ وڵاتیان هێرێمە بووە بە جۆرێک متمانەی کابینەکانی لای وڵاتیان لاواز کردووە. نزیکەی 5 مانگ دەبێت کابینەی نوێم لە پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی خواردووە، بەڵام هێشتا کێشەکانی خەڵک وەک خۆیان ماون و گۆڕانکاری بەسەردا نەهاتوون. هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجا بۆ چوونی جیاوازیان لەبارەی جێبەجێکردنی بەڵێنەکانی ئەم کابینەیە هەیە، بەشێکی زۆریان ڕایان وایە تا ئێستا بەڵێنەکان جێبەجێ نەکراون. من نەخێر هیچ وەختێ بەڵێنی نەبردووە دەستە کامەسە بەڵێنەکەم پێ بڵێ ئەو بەڵێنەی بردووە دەسەر حکومەت خێر لە ساعت هیچی جێبەجێ نەکردووە. کامەسە دا ئەفەرموو ئەبگەڕێ لەم شارە لەم کەونا بگەڕێ بزانە داخوازی بزانم مناڵێ هەر مناڵێ مقابلەی مناڵەکە بزانە ڕەزامەندە لەم حکومەتە لە ژیانی خۆی کە خۆی گیانیش دروستی کردووە لەم وڵاتە. ئەوەی کە لە بانگەشەکانی دەنگدانە هەر ئەوەنی کە بانگەشەی بۆ کرێ بەس ئەومانەوە کە جێبەجێ بکرێ. ئەو هەموو بەڵێنەی کە دراوە بە خەڵکی ڕەشوڕوتی هەڵەبجە و بەعام کوردستان با بڵێ هەر ئەو بەڵێنانە جێبەجێ بێ دڵنیا بە تەواوی خەڵکی بەژمەینەتی ئەم کوردستانە ئەکەوێتە خۆشگوزەرانی و لەو باوەڕام ئینشاءڵڵا. ئەوەی هەڵەبجە هەموو کەسێک بینی کە هەڵەبجە چۆنە تا ئێستا لەوەتی حکوومەتی کوردیمانێت تا ئێستا ئاوەدانیمان نەبینیوە کە دیار بێ و دەدەست دیار بێ بڵێ ئەوە ئاوەدانی و حکوومەت کردوێتی. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە درێژایی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی دەست و پەنجیان لەگەڵ کەم و کورتەکان نەرم کردووە، بەزستانان ماڵەکانیان سارد و بە ئاوینانیش گەرم. حکوومەتیش هیچ بەرنامەیەکی ڕوونی بۆ ڕوبەڕووبوونەوەی کەم و کورتەکانی نییە یان ئەگەرەی بێت لە توانایدانیە جێبەجێ بکات. هاوڵاتیان دەڵێن دەست بەکاربوونی کابینەکانی حکوومەت هیچ لە بارودۆخی هاوڵاتیان باش نەکردووە و تەنها دەموچاوەکان گۆڕاون. وەڵای حکومەتیی لێ چاوەڕوان ناگرێت بۆچی چونکە تۆ هەر قسە بکە و جێبەجێ نەکرێ هەر قسە بکە و جێبەجێ نەکرێمە هیچ یعنی قسەکانی ڕاست نییە بۆی هیچی لێ چاوەڕوان ناکرێت. بەڕای منیش ئەو کابینەیە کە ئێستا دەست بەکارە هەر گۆڕینی ناوەکانە بۆ منە ناوی فڵان کەس بۆ بە ناوی فڵان کەس هیچی تر هەر قات و ڕیباتەکەی گۆڕا و دەموچایەکە و گۆڕا بە دەموچایەکی تر ئاگینا وەکو حکومەت حج لە وەزعەکە نەگۆڕا. هەڵەڵێمە هیچمان بەدەستە بەڵام بۆ ملت ئەوان هەموو شتێکن بەس بۆ کردەوە هیچ. وەڵی بە حکمیەوەی چەند ساڵێکەمانە هەر حکمیە وڵاتەکەن هەر بەڵێنێن و تا ئیسەمە 26 تاڵ هەر وەکو خۆی دیار بەڵێنێن و جێبەجێ ناکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماوەی چەندین ساڵا گیرۆدەی دەستی دەسەڵاتی دوو حیزبی دەسەڵاتن و کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتیش تەنها بە بەڵێنی بێکردار ماوەکانیان تاو بووە. هاوڵاتیانیش نیگەرانیەوەن حکوومەت مافی سەرەتای هاوڵاتیان جێبەجێ ناکات و بار و گوزەرانی خەڵکیش نەک باش نەبووە بەڵکو چەند ساڵجارێک بەهۆی دروستکردنی قەیرانی دارایی دەستکرد. ژیانی هاوڵاتیان دەخاتە بارێکی گران و پەڕمەینەتیەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.